ڕۆژی جیهانی وەشیاری و هاوکاری کاروباری میندا بەڕێوەبەراتی دەستگای مینی سلێمانی ڕای دەگەێنێت بەهۆی شەڕی داعشەوە ڕووبەری کێڵگە بە بینچینراوەکان و ژمارەی قوربانیانیش زیادی کردووە. لەبارەی هۆشیارکردنەوەی هاوڵاتیانیشەوە ڕای دەگەێنێت لە هەموو گوند و ناوچە دوورودەستەکان ڕێنمایی و نیشانە و پۆستەریان بۆ هۆشیارکردنەوەی هاوڵاتیان بڵاو کردووەتەوە. پەیوەندیکردندان لەگەڵ هاوڵاتیان و دام و دەستگاکانی حکوومەت و خوێندکاران و قەزا و ناحێ و گوندەکان و شوان و ڕەوەندەکانە پەیامەکانیان پێدەگەین پێدەگەین و هەروەها ڕێکخراوی ئێمەجی و ڕێکخراوەکانی تر و ڕۆحی تۆپی پێش بۆتە بەشێکی گەورەی گیانی پەیامەکانی خۆپاراستن بە کۆکردنەوەی خەڵک و گیانی و هەروەها قوتابخانەکان بۆتە بەشێک لە گیانی پەیامەکان و زانایانی ئاینی و کەناڵەکانی ڕاگەیاندن. بەپێی ئامارەکان 233 میلیۆن مەتر دووجا لە ڕووبەری پارێزگای سلێمانی بەمین چێنراوە. ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و حکوومەتیش توانیویانە 104 میلیۆن مەتر دووجا لای کێڵگەکان پاکبێنەوە. لە کاتی پاکردنەوەی کێڵگەکانیشدا مینی دروستکراوی دەوڵاتی جیهان دۆزراوەتەوە و لە نێوانیشاندا وڵاتانی ئەمریکا و رووسیا و ئیسرائیل هەن. هاوکات بەهۆی تەقینەوەی مینەکانەوە زیاتر لە 6,000 هاوڵاتی بوونەتە قوربانی. لە ئێستاشدا ئەو کەسانی کاری هەڵگرتنەوەی مین و پاکردنەوەی کێڵگەکان دەکەن دەڵێن حکوومەت ساڵانی کارکردنیان با خزمەت بۆ هەژمار ناکات. ئێمە نامانەوێت کارێک بکەین کە هەر چاو لە حکوومەتکەی، چونکی حکوومەت زۆر جار باکی بە پەروەردە و تەندروستیەمان نیێت، باکی بە ئێمە چۆن هەیە. هیواداریشین حکوومەت چاو بەوا بخشێنێتەوە ئەو کەسی کە لۆقمەکەی داناوە بە خزمەت بۆ حسابەکە ئیسە جوندیەکە و لە عێراق هەمی یان پلەی وەرگرتووە تەقاوت بووە، بەس ئێمە لۆقمەکە لەگرینەوە خزمەتمان بۆ نییە. یعنی زۆر ماخدورین، هیوادارین حکوومەت چاو بە مۆزوعە بخشێنێتەوە. خاڵە جیاوازەکە لەوەیە یان نالۆجیکەکە لەوەیە ئەگەر من و هاوڕێیەکەم پێکەوە لوغمێک لە شوێنێکا لی دابێتین یان ئەو یەکێک لەگەڵ منە لوغم لێ بدایە و ئەو شەهید ببووە و من بمامایەتەوە وەک ئێستا ماومەتەوە، ئەو شەهیدی سەنگەرە، بەڵام من کەمەندامی سەنگەر حساب نیم کە خۆی لە ڕاستیە ئێمە هەنێک کەمەنداممان هەیە هەردوو دەستی هەردوو قاچی هەردوو چاوی لە دەستداوە. یعنی چی منطقیە کە حکوومەت نەچێ بە دەنگ ئەم کەسەوە. لە دوای 40 ساڵ لە چاندنیان هێشتا مینەکان مەترسین بۆ گیانی هاوڵاتیان. نوێترین قوربانیش گەنجێکی دەرچووی پەیمانگایە کە دانیشتووی ناحیەی خورماڵە کاتێک بۆ پەیداکردنی بژێوی ژیانی ڕۆژانەی لەگەڵ هاوڕێکانی دەچنە کوێستانەکانی هەورامان و لە کاتی کۆکردنەوەی گوڵوگیای بەهاریدا مینێکی پێدا دەتەقێتەوە و یەکێک لە پێیەکانی لە دەست دەدات. برینداربوونی ئەو گەنجە لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا کاردانەوەی لێکەوتەوە و حکوومەت بە بەرپرسیار دەزانرێت. بەو پێی دەرفەتی کاری بۆ گەنجان دابین نەکردووە و نەیتوانیوە لە پاش 27 ساڵ حکومڕانی ناوچەکە لە مین پاک بکاتەوە. ئێحسان سابر، کەناڵی ئاسمانی، پەیام، سلێمانی.